تماشاوان خوشتوی گهدارن هجا افدم هوا باش از برای هوا نظیر کدانی جارک دن هاتی نفدی دارا وین برس بو پیشکش کرنا خلکه کادیتر برنامه بکردی افجاره دی بحث لپاقش کرنا آینی که اینج افسانه یان آین دنافخوا خودا پاقجو جوانو بگرده بله به دربازبونا دمی گلک بیرو باورن افسانهی تیکلی آینی دبن جبر نزانینا هندکانو فیلبازیا هندکن دیتر و باورا نامویا گلن دیتر جه انجام اوی چندی جی جیانکا مزن به تاکو جواکی و نتوی و آسایشا جواکیت کویتن لورا ما بباز زانی ده القیا افجار برنامه بکردی دا بحث ل اوی مجاری بکین کو آین بهتا پاقش کرن جه افسانیان ناوی خوب ناوی و خیرات نکا گرم جناب امام مصطفى عبد الرحمن كي زور بخير سلام سپاسدەکەم امام مصطفى برس ام ذیر دەست پێ بکەین ڕەنگە ئەف ئاخفتنە هەندێک یا خودی خدا ناموو بی دەمان بێژین ئاین بێتە پاقشکردن لە ئەفسانەیان مەبەست پێ چییە بێ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان جارێکە دەڵێن خورافات یا دەڵێن ئەفسانە یا قسەی پڕوپوچ یا قسانی عەقڵوەری ناگرێ هەموو ئەمانە پێکەوە زانایان لە سەردەمانی زوو باسییان لێ کردو چونکە لە قورئان و فەرموودەدا باسی لێکراوە ئێمە بۆ ناچارین ئەم باسە بکەین لەبەر ئەوە ناچارین چونکە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەی کوردەواری لە ڕووی سیاسی ئابووری چۆن کێشە و گرفتی هەیە لە ڕووی کۆمەڵایەتی و هزریشەوە گرفتی هەیە ئەمەوە ئەکە کۆمەڵگەکەمان لە ڕووی ئاسایشی کۆمەڵگەییەوە تووشی لەرزۆکی بێت ترسنۆک بێ دوژمن لێرەوە زەفەری پێبێت ڕنگدانەوە کە ڕاستەوخۆ هەیە زۆر ڕاستە کەواتە دەڵێن هەر بیر و بۆچوونێک کە ئینسان بڕوای پێیەتی یان هەر قسەیە کە بڕوای پێیەتی عەقڵ نایسەلمێنێ و علمیش نایسەلمێنێ ئەمە پێی دەگوترێ خورافات ئەمە پێی دەگوترێ ئەفسانە لەنە ئەنجامدا ئەمە دەڵێن هەتا وشەی خورافە ناوی پیاوێک بووە لە چۆن دەڵێ لە دوورگەی عەرەبی کاتی خۆی پێشی ئیسلام کابرایەک بۆ قسەی خراپی کردووە خەڵک چۆن ئەڵێ ئەمە قسەی خورافەیە یعنی قسەی فڵانە کەسە بڕۆیان پێ نەکردووە ئەخفتنەکە بژنە وەرەقە سپیت خینیتن زۆر کەواتە ئێمە ئێستاکە زۆر گرنگە بزانین ئەو قسانەی کە ترشی خۆی پێوە ئەکەن و خەڵکی پێ هەڵدەخەڵەتێنن ئەمانە هەمووی مرۆڤی مسلمان دەبێ بڕوای پێ نەبێ جاکە دەچینە فەرهەنگی خاڵ ئەچینە فەرهەنگی مامۆستا زەبیحی دەچینە فەرهەنگی کوردستان و زۆربەی فەرهەنگەکانی زمانی کوردی باسی خوڕافە و ئەفسانە دەڵێت چییە دەڵێت چیرۆکێکی پڕوپوچە دەڵێ عەقڵوەری ناگرێ دەڵێ بۆ هەڵقەڵەتاندنی خەڵک بەکاردەهێنرێ کەواتە ئەمە ئێمە بەسمان دین ئەمانی تێدا نییە بەڵام تێکەڵی دەبێ پاچیکەین بەێ مامۆستا هەمان دەما بەحسا خورافەیە ئاینی دکەین گرنگیان بزانین ناوە قورئانێدا و فەرمودین پێغەمبەری سڵاوات خودی لەسەر بن چاوە بەحس لە ئەفسانە ئاینی هاتیەکردن بڕوانە پێشی هاتنی پێغەمبەران نەتەوەکان تووشی ئەم گرفتە بوونە نەتەوەکانی دیش پێشی ئەم گرفتە بوونە کە جۆرێک لە ڕەشبینیان پەیوەست کردووە بە شتێکی دیاری کراوە جۆرێک لە بەدبەختی پەیوەست کردووە بە شتێکی دیاری کراوە بڵێن خدا پێغەمبەرێک دەنێرێ وەکو ساڵح سەلامی خوای لەسەر کە ئەچێت ئەوانە دەڵێن ئەتەیەرنا بیکە وەبیمە مەعەکە لەو ڕۆژەی تۆ هاتووت و ئەم باسی دینەمان بۆ ئەەکەیت و ئەم مسلمانانە لەگەڵ تۆن چی بوو ئێمە هەست دەکەین ئێمە بەدبەخت بووینە ئێمە ڕەشبینین بە هاتنی ئێوە جا ئەمە لێرەوە هەیە لە کوردەواری خۆمان ئەمە هەڵەیە کە تۆ نەفرێک مرۆڤێکە بینی ئەڵێ وەڵامە لەبەر تۆ ئەو ئیشە ڕوویدا بەرهاتنی تو نابێ ئەمانە یعنی ئەمانە هەمووی هەڵەیە وإن تصيبهم سيئة يطيروا بموسى ومن معه لسردمي موسى هەروە بووە خەڵکانێک باوەڕیان نەبووە لە بێ باوەڕی خۆیان نەوایان زانیوە ئەڵێن وڵی ئەم شتانم بۆ توش بوو وڵای لەو ڕۆژەی موسى هاتووە ئەم شتانەمان توش بووە ئینا تەطەیەرنا بیکم بە زۆر کەسی تریان وتووە خدا وەڵامی چیە و بەرسیفی خدا چییە ئەلا ئینەما طائرهم عند الله ئەمە کردەوەکانی خۆتانە یعنی هەر ئینسانێک کە تووشی شتێکی وابێ نابێ بڵێ وڵا فلان هات و فلان چوو بیبەستێتەوە بە کەسێکی دیاری کراوەوە بەڵکو خدا دەڵێ ئەمە کردەوەکانی خۆتانە قل هو من عندي أنفسكم بۆیە زۆر عادەت هەیە ئێستش لە کوردەواری تا ڕادەیەک ماوە یعنی عەرەب تووشی پەلئەماریەشیانەدا و شەڕیانە کردو لە مانگی سەفەرە هەموو دەرەچوون بۆ غەزەوات و ئەو شتانە مانگی سەفەر لەلایەن مانگێکی خراپ بووە تا ئێمەش پێشی مانگێک مانگی سەفەر بوو پێشی ڕەبیع الأول سەفەرە پێغەمبەر پێیان دەڵێ لا طیرە ولا سەفەر ئێستا بۆیە لە کوردەواریە جارویان مانگی سەفەرە هات شەربە و کوپە و هەر ماڵێک شتێکی دەشکان دەیگوتەوە چییە بۆ دەشکێنی دەیگوت بە شەڕمان لێ کۆڵ بێتەوە با ئەمە عادەتی عەرەبی
پێشی ئیسلامەت و ئێستا بۆ ئێهێنی بۆەوە ئەنج ئەچن بۆ لای کەسێک جادویان بۆکە نوشتیان بۆکە دوعای خراپیان بۆکە بەنوعێک دژی یەکێکی تر پێغەمبەر دەفەرمێ الرقى والتمائم والتیوەلە الشرك یعنی بەتەمە ئەبوو داود ڕیوایەتی کردو ئەم فەرمودێ دەڵێ هەر کەسێک دوعایەک نە قورئانە نەفەرمودێ قسەیەکە نەخوێنراوەتەوە نازانی بیخوێنیتەوە حرف و شتە و تێکەڵی یەکیان کردووە هەڵی دەواسێ و دەیکاتە مل یا دەچێت بۆ لای کەسێ لە دوعام بۆ بکە پیاوەکەم خۆشمی بووە پێغەمبەر دەفەرمێ هەموو ئەمانە دانانی شەریکە بۆ خوددا جار بەرە خەڵکە بەڵێ خەڵکەکە مامسەد بێژیتن ئەف تشتێت کە ئەم بژینێ ئەفسانە یان بێژین سحر و جادو ڕاستەوخۆ تەسیرە سەر ژیانە مرۆڤان هەی ئاخر ئەمە بیرروبۆچوونی ئەو وایە ئەگەر وابێ نیوەی زیاتری دنیا بڕای بەم شتانە نییە و وانە هیچ کەسێکی تر ئەو کۆمەلگایانی کەوا زانستیان پێشکەوتووە ئەوانە یعنی تۆ سێری ئەوروپا و ئەمریکا بکە لەگەڵ ئەم بابەتانە نین ئەژنا دنیا هەمووی دو ئەگەڵ وەکو ڕووی پێناسەکردنە بابەتی جەنابێتە پڕۆنی بەحث کرد گرنگم وێگافکێ بزانین کە ئەگەرین پەیدابوونا ئەفسانە و کار و ڕفتارن پڕپوچ ئەم کاری ئەفسانە و پڕپوچ و خوراافاتە لە چۆ دێ بەشێکی دەرونیە یعنی ئەو مرۆڤ باری دەرونی گەشتوتە حاڵەتێکی ناومێدی ئیدی پەنا بۆ ئەم جۆرەشتانە بەڵام نابێ ئینسان ناومێد بێ إنه لا يأس من روح الله إلا القوم الكافرون خدا فەرمێ ناومێد بوون لە دەسەڵاتی خدا بریتە لە بێباوەڕی یان ڕەنگە سیاسی بێ نێودەوڵەتی بێ خەڵکانێکی زۆری نێودەوڵەتی بۆ نێو هەرێمی کوردستان ئەم جۆرە بیر و بۆچوونە پڕپوچانە ئەرتۆ ینی ئەم ساڵانەی کە ئێستا ئەمەی هەیە هەڵخەڵەتاندنی خەڵک بەم پڕپوچ و بەم بابەتانە خۆ سەردەمانی زووتر باشتر بوو نەبوو ئەم شتانە ئەمە چییە؟ لەبەرەوە لێرە زۆر هەمیشە گرنگاڵم ئاسایش چۆن بە دوای مادەی هۆشبەر و بە دوای بازرگانانی مادەی هۆشبەر دەگەڕێ چونکە جەستەی مرۆڤی کورد دەفەوتێنێ دەبێت بە دوای ئەم جۆرە کەسانش بگەڕێ بۆ چونکە ئەمانە هزر و معنەویات و باری دەرونی مرۆڤی کورد وا دەشێوێنن لەرزۆک و ترسنۆکی دەکەن بڕای بە خودداش نامێنێ ئەمە باری دەرونیەکەیەتی بۆ بەشێکیشی ئەتوانم بڵێم سیاسیە و دەوڵەتانی تر پەرەی پێدەدەن دەخەنە نێو هەرێمی کوردستان بەشێکی ئەوەیە کە خەڵک لە ڕووی زانستەوە دواکەوتووە لە ڕووی زانستەوە دواکەوتووە یعنی خەڵکانێک بڵێن تۆ جۆرێک بەرد هەیە وشک بۆتەوە گەرمە لەو ئەرزەکەوتووە بەو هاوینە وانە کابرا ئەوەی هەڵگرتوەوە بردوێتی ئەڵێ ئەوت بۆ چییە؟ ئەڵێ وەڵام من ئەچماش گەڕێکێک شوێنێک پێیان دەڵێم جنۆکە لە ماڵتان هەیە ئەی چۆن دەری دەکەم دەڵێم ئەو دەخەمە ناو پەرداخێکی ئاوی ئاو هاوە ئەوە خۆی کونکونە لە ڕووی علمیەوە هەوای تێدایە کاتی ئاوەکە دەچێتە شوێنی هەواکە هەواکان دەرەچێت بێتە بڵقی ئاوکە دەبێتە بڵقی ئاوڵێ بۆتانم دەرکرد کاتە ئەم بەڕێزەکە ئەمەی بۆ ئەەکەن لە ڕووی زانستەوە نازانێ ئەوە مادەیەکە بەردێکە کونکونە بۆ نمونە هەوای تێدایە ئاوەکە دەچی هەواکە دەرەواتە زانست نەما جهل دێ زۆر 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 ڕاستە یا هۆکارەکە دینیە یعنی چۆن ئەبێ مسلمان چۆن دەڵێ جاهیل بێ بە قودرەتی خوددا لێرۆ تۆ یەکەم شت بتوتە لا إله إلا الله باش ئەم خودایی کە تۆ دەیناسی قادیرە مقتەدیرە وانە ئەم خودایی کە تۆ دەیناسی قەویە باشە چۆن یعنی پەنابێتە بەر ئەم جۆرە کەسانی کەوا نوشتە و جادو ئەم بابەتانت بۆ بکە هۆکارەکەی تریشی ڕەنگە ئابووری بێ خەڵکانێکی بێدینی کەمدینی خراپ بەڕاستی پارەیەکی چاکیان دەستەکەوە لەم کارانە جۆرێکی بزنسێت جۆرێکی بزنسە ئێستاکە ئەمانە هەمووی هۆکار بله بامسته برس بیتن ام ویگاف که بحث هندک نمونه زیندی بکن نوا جواکی کردی دا دەتوانین مثلا ینی ڕۆژێکی دیاری کرا و بە یەکێک کەڵەن تۆکەی لەدایک بووی ئەڵێ فلان ڕۆژ دەخۆڵە لە هەفتەیە شەممە هەتاوەکو جمعە ئەم هەموو ڕۆژە دەڵێ ڕۆژی فلان ڕۆژی بەختەوەری تۆیە ناوێن وەکو عەرەب دەڵێ یەوم السەعد ئەخروانیە یعنی چۆن دەبێت تۆ ڕۆژێکی دیاری کراو بە شؤم و بەدبەختی و ڕەشببینی دابنی هەیە ئەڵێ کاکە وەرە با بچین بۆ فلان کار ئیشێکمان هێوانە دەڵێ وەڵی ئەمڕۆ ئەوەندە شەمە ئەمڕۆ دووشەمە ئەمڕۆ سێشەمە چییە دەڵێ من ئەو ڕۆژەم پێوە نایە من ناتوانم ئێستا بێم ئەو کارە ناکەم ئەی باشە عالم دەچێتە سەری مانگ و دەگەڕێتەوە خەڵک وا بەرەو مەریخ دەڕوە ئەگەر ئەمە ئەو ڕۆژی پێ بە مانگ و بە ساڵ دەچن يعني أما هموي دواكوتوية خلق الله المكاره في يوم الثلاثاء نعم أنا هيك نابي هموشتك روجي خدايا إما خومانين أو كار خرابة أختو تماشاكا باشا أبي بالله روجي سيشم بو هم كس خرابة كاك روجي سيشم أم هم عالم 8 مليار كسا وانا بوشي خرابة يعني حاليا هركس يكون روجي ما أنا هموي فروفيلا بمشي ويا جمارة لصين جمارة شوار رنقة مشؤوم ب
شوم بێ وەک ئەڵێ لا ئێمە دەڵێن سێزدە دەڵێن ناوچەوانی سێزدە ڕقەمە ڕقەمێکە و ڕقەمی خوددایە وەکو هەر ڕقەمێکی دیکە بۆچی دەبێت تۆ لێ بترسی دەنگێک وەڵا ئەمڕۆ جۆم لە دەنگی فلانە کەس بوو بەخوا چەند جۆم لە دەنگی فلانە کەس بێ ئەو ڕۆژەم پێ نایە کور ئەمە دەستکاریکردنی قودرەتی خوددایە چۆن دەبێت تۆ بڕات بەمە بێ یان مەسەلەن کوژەکەی شین شتێکی ئاوە شینە وەکو موروایە کونکونە دەڵێن ئەمە هەڵدەواسن بە خۆیانەوە ئەمە چ قودرەتێک ئەم هەموو ئەوروپا و ئەمریکای ملیاردێرن دێن و دەچن و کەسیش شتیوای بەخۆی و هەڵنەواسیوە یان بازاری ئەنگوستیلە و ئەوانە ئەوانەی خاتەم و ئەنگوستیلە ئەمە بە چەند دەفتەرە ئەمە بەختت بۆ دێنێ ئەم نەوع ئەوەیە هی تۆ بریتە لە فەیروز هی تۆ بریتە لە فلانە شێت هی تۆ زوم و ڕوودا ئەمانە هیچمان لە دەستانی هیچمان لە بند هەیە کە گولە تەسیری مەسەلەن کابرا ماڵێکی دروست کردووە دێت ناڵی ئەسپێکی پێ هەڵەواسێ ئەڵێمە لە ئەوروپاوایان کردو کاتی خۆی ئەوروپا لە زمانی جەهالەتەکەی وای کردو خۆ ئێستاکە ئەوە ناکە ئەچێ بۆ شوێنێکە پژمێ وەڵام من پژمیم تازە ئەگەڕێمەوە یەک جار پژمیم ئەگەر تۆ سبێ بنێرن بۆ مەریخ لە ڕێگە ئەگەڕێتەوە لەو ئاسمانە یان مەسەلەن ماڵێکی تازە شتێکی تازەی کڕیەوە هێلکەیەکێنێ کێشە بە دیوارەکەی بەرام ئەمانە کارەساتە کۆمەڵگە ئێمە بەتەماین پێشکەوین ببین بە دەوڵات بەرامبەر بە دوژمنان ناکرێت ئەوان تشتانە ببینێت خانە عرف و عادەتەدا نا بۆ چووکە بڕوا و عەقیدەیە ئیش دەوەستێ کار دەوەستی ئەم مرۆڤانە هەموو ترساون هەموو مرۆڤی لەرزۆک و ترساون و ئیمانیان بە خودداش لەرزۆک بوو بۆ چونکە بڕۆیان بەم شتانەیە دەچێت بۆ لای شوێنە دەڵێ بەختم بۆ بگرەوە دەستی دادەنێ ئەوە چۆن بڕای پێ دەکات و دەڵێ ئەوە بە یا فنجانێکی قاوا خۆاتەوە لە ماڵێکە هەڵێ جێڕێتەوە و ئەی خوێندنەوە ئەمە چۆن شتی وابێ یا مەسەلەن ئاوێنەی شکاو سێری خۆت مەکە یان مەقەسێک کراوەتەوە ئەڵێ ئەو لە شوێنان باست دەکەن ها مەقەسەکە با نەکرێتەوە ئەمانەی من دەڵێم هێشتا هیچ نییە زۆر کەمە کۆمەڵگە چۆن وا دەبێ ئەی خوددا ئەی ئیمان ئەی باوەڕ ئەی کار یعنی بتکارین بێژنی ئیمان چارەسەرە هەمی شتێکە ئیمانێکە ڕاستەقیم ڕاست بەێ ماوسێ برس بێگومانە کە ڕۆلی زانایان vê çendêda pêtiviye gelek ciwanî diyar bîtin erê rolê zanayên aynî çi tişte bûne hêlana xurafat û çitên propûç ئەمە بۆ ئێستا با بەم شێوازە بڵاو بۆتەوە ئەمەی من دەڵێم و کاری من نییە بەڕاستی کاری زانایانی ئاینی و کاری مامۆستای ئاینیە کاری لەسەر بکە بەس وەختێک کە دەبینێ و قسە ناکە خراپە قسە ناکات خراپە من نمونەیەکت بۆ دێنمەوە موسامان هەیە موسا سەلامی خۆی لەسەر کە موسا قەومەکەی بۆ ماوەیەک بەجێ دێڵێ و دەچێت بۆ کێوی توور بۆ ئەوەی کەوا وەحی وەرگێ وانە لە قورئان وانە هەموو مامۆستای ئاینی دەزانن کە موسای بەهێز قەومەکەی بەجێ هێشت سامریەکی سحرباز دەولاوە پەیدا دەبێ هەموو قەومەکە وا لێ دەکا دەڵێ ئەو خودایی ئێوە دەی پەرستن ئەزان چۆنە دەڵێ ناوەڵە دەڵێ ئەم گۆلکەیە بەچکەی مانگە دەڵێ ئەم بچووکی مانگە گۆلک دەڵێ ئەمەیە هەوایەک بە ناوێت تێپەڕێ بێ لە هۆ خوار دەنگێک دەردەهێنێ و ئەوە ئیلاه و موسایە دەڵێ ئەوە خودایەکەی هەتا موسا دەگەڕێتەوە سێرەکە خەڵک وا گۆلک دەپەرستێن لێرەوە دەمەوێت بڵێم زانای ئاینی وەختێ ساحەکە چۆڵ دەکا بۆ فاڵچی وەختێک کە ساحەکە چۆڵ دەکەن وەختی لەسەرم بابەتانە قسە ناکەن لە ئەنجامدا چی دروست دەبێت ئەمە دروست دەبێت کە ئێستاکە هەیە دوای نابێ گلەی بکەن بەڕاستی زانای ئاینی و مامۆستای ئاینی ڕاستەقینەی باشەکانمان کاتێ ساحەکەیان چۆڵ کردو بۆ سامیری وەک ئەو وایە موسا ڕۆشتبێ و سامیری لە جێگەی ئەوان بێ بۆیە ئێستا نمونەیەکتر پێ بڵێم یەکێ لەو عیلمانەی عیلمە و لە قورئانە هەیە خەوبینینە خۆ تۆ سێری یوسف دەکەی خەو دەبینێ وانە ئیبراهیم خەو دەبینێ هیچ مامۆستایەکی ئاینی ئامادە نییە خۆی لە زانستی خەوبینیم بدە دەڵێ کۆرە خەڵکی عاجم دەکا وازم لێ ناهێنێ ئێ باشە دەی هیچ مامۆستایەکی من جۆم لە هەمویان بووە قسەیان لەگەڵ دەکەم چۆن دەڵێت وانەیان پێ دەڵێمەوە لە پەیمانگە بۆ خۆتان لێ نادەن لەم زانستە وەکو عیلم وەک بۆ هەرە بێت تەماشا ئیبن سیرین بکەین یەک کەس یخۆی ابن سیرین زمانی ئەو تیارە نەبووە ساروخ نەبووە ڕۆکێت نەبووە خەڵک ئەوانە گەلک فەرقە زۆر فەرقە لە ئەنجامدا وەختی ئەمە ناکەن خەڵک خەو دەبینێ دەچێت بۆ لای چێ دەچێت بۆ لای فەڵگرەوەکان کەواتە بەشێک لەو گوناها وەک فەرزی کیفایە مامۆستای ئاینی چ بکە دەربارەی خەونێ مامۆستا بۆ خەڵک یعنی هەندێک لە مامۆستای ئاینی وەکو چۆن قدیم وتومە مامۆستای ئاینی بە گشتی شتێ بزانێ باشە بەڵام هەندێک لە تەفسیرا ببن بە پسپۆر هەندێک لە فەرمودا هەندێکە لەوە چواردە بوارم دیاری کردووە خەو بینین بە هەندێک مامۆستا وەک فەرزی کیفایی پێ دەڵێن ئەگەر ئەو نیکە هەمویان گوناحبارن بۆی ئەو خەڵکە ڕووی لە لای فالگرەوەکان کردووە ئەنجا
یا هەندێکیان دەڵێن کورە مامۆستا تووشی گرفتە بین ئاخر نابێ ئەی چۆن تووشی گرفت نابی مەلای گەورە بە ڕەحمەت بێ لە تەفسیرەکەیدا دەڵێ زۆر سەعی ئەەکەم زۆر هەوڵ دەدەم کە عەوام لە حەق و حەقیقەت تێبگەن با لە لاشیان منفور و بێحورمەت بم دەزانم وەختی حەقیقەت بە خەڵک دەڵێم منفور یعنی ڕقیان لە من دەبێ لێم دوور دەکەونەوە حەزیان لێم نابێ چی دەبێت لە هەمان کاتە بێحورمەتیش دەبم لەلای ئێستاکە ئەو مەلای گەورە ئاوای کردووە نەترساوە لە قسەی خەڵک لا یەخافونە فی الله لەومەتە لائیم هەندێک مامۆستای ئێمە دەترسێ لە کۆمنتێک چۆن دەوێ بترسێ ئینجا قانیعش مەلا بووە دەڵێ ئەگەر چی هیچ کەس جۆ ناگرێ لێم هەندێک دەڵێن کەس جۆمان لێ ناگرین ئەگەر چی هیچ کەس جۆ ناگرێ لێم من وەزیفەمە ئەبێ هەر بیڵێم کەواتە ئیشی ئەو هەرەبێ بیڵێ ئەم شتانە کاری من نییە لە ڕاستیدا بەس ناچارم ئێستاکە باسی ئەو پاکردنەوەی ئاین لە خوراافات و لەو بابەتانە بەڕاستی کاری مامۆستای ئاینە ئەم تکارین بێژین الجێوی چەندێ مامۆستای ئاینی ئاخفتنێ لەسەر خەدەماتێت ڕۆژانێت خەلکی بکات الجێوی چەندێ بەحث ئەفسانەیە و ئەوان شتێت خراپ بکات گەلێک دی باشتر زۆر گرنگە یعنی چونکە هەموو بابەتێک تەماشاکە خۆی بۆچی ینی هەر شارێک وەکو هەولێر وەریگرە بۆ نمونە هەولێر سلێمانیار شوێنێک شارەوانەکانی بەش نییە شارەوانی 1 2 3 4 5 6 ئەگە من مزگەوتم هەبێ و لە سنووری شارەوانی 6 بم قسە لەگەڵ مدیر بەلەدیسە ئەوێ دەکەم بەڵام زۆر جار ینی دەچنەڵێن داوا لە سەرۆکی حکوومەتەکەین بەەوە سەرۆکی حکوومەت نییە شارەوانیە لەوێ بەستم ئەم بابەتانە زۆر گرنگە کۆمەڵگەی ئێمە وە خزمەتگوزاری پێویستە هزریشی وێران بووە گەلێک باشە مامۆستای بەڕێز گرنگە ئەم بەحسا زیان و زیانên ئەفسانە و بیر و بچوونên پرۆپوچیش بکەین ناوا مجتەمەعیدا ئەگەر ناو کۆمەڵگایەکێدا هەبوو زیانت توێ چ تشتن زیانی یەکەمی ئاینیە من خۆمەندی لە خۆم قسە ناکەم پێغەمبەر درودی خۆی لەسەر لە فەرمودەی صحیحا دەفەرمیان من ڕەدەته الطیەرەة فەقەد ئەشرەکە هەر کەسێک بەم نەوعەشتانە ئەچوو بۆ شوێنێک وتی وڵا پژمیم دەگەڕێمەوە ئەچوو بۆ شوێنێک گوتی فلانە کەسم دی دەگەڕێمەوە ئەچوو بۆ شوێنێک گوتی جۆم لە قسەیەک بوو لە تەنیشتمەیەکێک وای گوت ئەو قسێ بۆ من نییە دەگەڕێمەوە هەر کەسێک تیێرە ئەمێ هەر کەسێک بڵێ ئەو شتە بەدبەختیە ئەوە ڕەشببینیە ئەمە بێتە مای ئەوەی کە دەستی نەچێتە کارێک فەقەد ئەشرەکە کە شرکیش مەزنترین تاوانە شەریکی بەخود ئەمە خۆ قسەی پێغەمبەرە لەبەرەوە خەڵکی نەبا بترسن ئێوە تۆزێ ئازابن تۆزێ زانستخواز بن باش بن اینجا هۆکاری زیانێکی تری زیانی شخصیە ئیمامی شافعی بمایە ئێستا ئیمامی شافعی دەیوت هەر کەسێ بڕای بەم قسە پڕپوچانە بێ شایدی وەرمەگرن لە محکەمە نەیەڵن بێ شایدی بدە ئەوە ئینسانێکی عاقڵ نییە مادەم بڕای بەم شتە پڕپوچانە هەیە زیانێکی تری دەرونیە ئەو جۆرە ئینسانی بڕای بەمەیە نەشەو خەوی لێکەوێ وانە فلان دەبینێ دەترسێ جوۆی لە فلان بوو دەترسێ شتێکە بێ دەترسێ وەڵا فلان ئێستاکە دوعام لێ دەکا نایەڵێ منداڵم ببێ ژنێکی تر بەسەر من دێ ئەنی بە تایبەت ئەمانە لە ئافرەتانیشە زیاترە هۆکارێکی تر زیانێکی تر زیانی فکریە عقل ئێمالەکەی عقلی کە خوددا پێی داوین و خستوێتە سەری سەرەوە تۆ ئێمالێکی تو بڕۆت بە و جۆرەشتان نابێ لە ڕووی کۆمەڵایەتی زیانت لێکەوێت ئێمە من و تۆ هەر کەسێکی تر ئەو جۆرە کەسانە ئەبینین ڕێزیان لێ ناگرین دوای دەڵین کورە فلانە کەس بهێنەوە تازە بڕای بە پشتی پڕ و پوچ هەیە ئێستاکە کەی ئەگونجێتەوە بیهێنی ئەو کاری پێ بسپێری لە ڕووی ئابوووریەوە چەند زیان دەکەن یعنی بە تایبەت ژنان دەچنە لای ئەو دەچنە لای ئەو دەچنە لای ئەو دوعای بە دەفتەرێک ئەو دوعای بەوەندێ ئەو کاکوە چۆنە بێ ئەمە خودات هەیە ئەمە خوداتی ئودعونی ئەستەجیب لەکم ئەنجا تەماشاکە لە ڕووی ژینگەیەوە چ تاوانێک ئەنجام دەدرێت ئەو فێڵباز و جادوکەر و فاڵگرەوانە پێیان دەڵێن چی دەڵێ من دوعاکە ئاوا دەکەم کلکی پشیلەیەکم بۆ ببڕە ئاخر ئەوە گوناحە و ئەوە خوددا دروستی کردووە پێی سەگێکم بۆ ببڕە جۆی جۆ درێژێکم بۆ ببڕە بیهێنە تێکەڵی ئەوەی دەکەم و بیبە ئەمانە هەموو تۆ دەستکاری مەخلوقاتی خوددات کرد اینجا لە ڕووی ئاسایشەوە با برادران و هاوڕێیانی ئاسایش بزانن ئەگەر کۆمەڵگە ئەم جۆرە کەسەی تیاابێ ببێ بە کۆیلە و عەبد بۆ ئەم فاڵگرەوەیە سبەی تەقینەوەشی پێ ناکە لەبەر ئەوە چەندێک وتمان مادەی هۆشبەر ینی خەتەر و مەترسیدارە ئەمەش مەترسیدارە چونکە ئەم جۆرە کەسە ئەکەونە ژێر کاریگەری ئەو جۆرە فاڵگرەوە ئەو فاڵگرەوە ئەگەس کەسێکی بەکرێ گیراوی وڵاتێک بێ کاری خراپی تەنانەت مامۆستای گۆفکە گەربچیە دادگە و محاکماژی gelek hevjîn lêk vedbin servan halatan bînî rast مامۆستای بەڕێز ئەگەر ئەم دیقەتێ بدەینێت ناوا civakî xwe Kurdî da dibînîn ziyadtir jin et bîte qurbaniya vê çendê û çite devan kesan evêt
جادو فاڵە و ئەوە ئەفسانە باز دەکەن ئای بوو چی؟ ئەو نەم باسی ئافرەت و بەهێزی ئافرەت و مافی ئافرەت بە هەموو مافەکانەوە لە ئایندا کرد هەندێک جار زۆر خەمبار دەبم کە قورئان منی فێر کرد ئێمەی فێر کرد کە بە چاوێکی بڵندەوە تەماشای ئافرەتکەین بەس دوای کە دەبینین لە ڕوویەکی تریشەوە بەشێکی بەرچاو ناڵێم زۆر بەشێکی بەرچاوی ئافرەتان هەڵدەخەڵەتێن تۆ تەماشای سوۆسیال میدیا بکە و تەماشای کەناڵەکانی ڕاگەیاندن بکە و تەماشای ئەرکی پۆلیسکە کە چ کارێک دەکەن ڕۆژانە زۆربەی ئەم بابەتانە وەکو پیاوانیش هەڵخەڵەتاون بەڵام لە بوارێکی دیکەدا ژنان زیاتر ئەنج پارەیەکی یەکجار زۆر جا لێرەوە مەسلەیەک گرنگ هەیە یعنی خوددا ئافرەتان بەرزترین ئافرەتانی پێغەمبەر و خێزانەکانی پێغەمبەرن خوددا بەوان دەفەرموێ فلا تخضعن بالقول فيطمع الذي في قلبه مرض کەواتە لێرەوە خوددا دەڵێ ئەی ئافرەتە من بە خێزانەکانی پێغەمبەرم و تۆ ئێوە ئاگدار بن بڕوا بە هەموو جۆرە پیاوێک مەکەن و پەیوەندی و بەرکەوتەتان لەگەڵ هەموو جۆرە پیاوێک نەبێ خوددا دەفەرموێ بۆ فيطمع الذي في قلبه مرض هەندێک لە پیاوان دڵیان نەخۆشە ئەمە قسەی خوددایە کەواتە لێرەوە ئەم ئافرەتانە ئەم ژنانە شتێرەکەی کە ئەم شێخ و شێخ ناچووکە شێخی ڕاستەقینەمان هەیە ئێمە یعنی ئەچنە لای ئەم فالگرەوەی و ئەچنە لای ئەم نوشتەگرەوە ئەم دوحاتی ئەوانە دەکەن ئەچنە لای ئەم جۆرە کەسانە چ کارێک دەکەن خۆ دژی تۆ نابن دژی ئافرەتێکی تر نوشتە و جادوو دەکەن کەواتە بۆیە ئیمامی عومەر لە ماڵی پێغەمبەرە هەندێک ئافرەتی بینی قسەیەکی پێگوتن وتی یا عەدوواتی ئەنفوسیهن بە ئافرەتانی لە حزوری پێغەمبەر کۆمنتی نەبوو لەسەر قسەکەی چوە قسەکە ڕاستە ئەمڕۆ ئەوەندەی ئافرەت دوژمنی ئافرەتە پیا دوژمنی نییە یعنی من لە دام و دەستگاکانی حکومەتا کارم کردووە تۆ بەڕێوەبەرێک دانی ئافرەت لەسەر ئافرەت قبولی نییە ئەڵێ نابا پیاوێک ئەمە نامانوێ ئەو ژن یعنی ئەمانە هەمووی هەیە جا ئەم هەموو جادوو نوشتە و ئەم هەموو پاشقل لەیە گرتنە و خێزان تێبدانە ژن دژی ژن یا عەدوواتی ئەنفوسیهن ئیمامی عومەر فەرمووی ئەی ئەو ئافرەتانەی خۆتان دوژمنی خۆتانن ئینجا دیراسەیەک توێژینەوەیەکێ لە عێراقەوە تا مۆریتانیا کراوە چەند ساڵی پێچووە میسر کردوێتی دەرکەوتووە ساڵانە 10 ملیار دۆلار لەم نوشتە و جادوو فاڵوشتەیە سەرف دەکەن ئەنجا دەرکەوتووە 155 ئەو ئافرەتانەی ئەم کارە دەکەن لە ئامادەیی بەرەو زانکۆن تەواویان کردو ئامادەی و زانکۆیان تەوە 155 لە 124یان چۆن دەڵێ سەرەتایی خوێندووە لە 120یان نەخوێندەوارە یعنی بە نەخوێندەوارەکە و سەرەتایەکە کۆکەرەوە هێشتا ناگا بەوەی کە ئەوانەی ئامادەیان خوێندووە ئەمە بەڕاستی زۆر گرنگە ئەمسەی بەڕستکەوتم بینە سەر چارەسەریە وێ دیار دێت ناوا جوواکی کوردیدا ئایا ئەم چ بکەین چارەسەر چیە ڕێگە چارە چنە خوا فەرمووی لەعەلەکم تعقیلون عەقڵتان بەکاربێنن لەعەلەکم تەتەفەکەرون فکرتان بەکاربێنن ئەم ئیبن سیرینەی کە زۆر جار باسی دەکەین بۆ ئەوە ئیبن سیرین هاتن بۆ لای گوتیان ئیبن سیرین پیاوێک هەیە قورئان دەخوێنی بۆی کە قورئان دەخوێنی ڕاست دەکەوێ ئەپشاوێکی زۆر مبارەکە وتی کاکە بڕای پێ مەکەنەوە لە خۆتان وتی ئەی چی بکەین وتی بیهێنن دیوارێکی بڵند لەسەر دیوارێکی بڵند ڕایگرن قورئان بخوێنن دەکەوێتە خوارەوە بزانن ناکەوێتە خوارەوە دەزانێت بکەوێتە خوارەوە شتێکی لێدێ کتێبێکی بە ناوی مێژووی دانایان شێخ عەلی یوسف دایناوە لە 1248 وەفاتی کردووە 1248 میلادی ناکە 800 ساڵ تقریبا لەمەوبەر دەڵێ ئەڵێ بە چاوی خۆم بەری 800 ساڵ دەڵێ ژنی عاقڵ ئاوایە دەڵێ ئافرەتێکم بینی پیاوێک دانیشت بوو لەسەر کەناری جادەکە نوشتە و جادوو بەختی دەگرتەوە وتی ژنەکە شادوتی بەختم بۆ بگرەوە وتی ئەبێ درهەمێکم دێتە درهەمێکی داپی اینجا سێری ئاسمانی کرد و سێری هەتاوی کرد و بە حسابات و شت دەکا وتی تۆ وا دەبی زۆری گوت ژنەکە هەر بێدەنگ بوو هەر تەماشای دەکرد لە ئەخیرا گوتی زەرێکی مادیش دەکەی ژنەکەوتی وەڵڵا ڕاست دەکەی زۆر ڕاست دەکەوی زۆر دڵی خۆش وتی چۆن ڕاستم کرد وتی ئەو درهەمەی کە پێتمدا ئەوە زەرەرەکەم بوو لە ڕووی مادی چونکە هەموو قسەکانت درۆیە ئەبینی کەواتە لێرە زۆر گرنگە خەڵکی ئێمە مسلمان بزانێ بڵێ قەت پێغەمبەر لە ماڵی خۆی دانیشتووە تو چاو لە پێغەمبەر دەکەی وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەتون حەسەنە باشە پێغەمبەر لە ماڵەوە ئەوە دانیشتووە و خەڵک چۆ بۆ لای و وەرەقە و دوعا و نوشتە و جادووی بۆی کردووە و پارەی لێ وەرگرتووە بڕۆ ئەمە چۆن ئەمە چاو لە پێغەمبەر بکەین بۆیە خوددا فەرمووی ئودعونی ئەستەجیب لەکم خوددا هەیە قەدیرە مقتەدیرە یعنی جۆی لێمانە لەبەرەوە بەڕاستی ئەمانە هەر هەمووی گرفتێکی زۆر گەورەیە
لە ڕووی هەموو ئەو بوارانەی کە باسمان کرد. دەستێتت خۆش مامۆستای بەڕێز زۆر سپاس بۆ جەنابێتەوە پێشکەشکردنا هەموو پەیوێن پڕبەها هەر ساخ و سەلامەتی بەڵێ بینەرین هێژا وی ئاوای دێنێ دومایاوێ خەڵکی بەرنامەی بە کوردی و زۆر سپاس بە هەوێن بەڕێز کە هەوە بینەریامە کردیت یان بیسەریامە کردیتن هێڤیاماوە جواکمەی کوردی خالی ببیت پاقش ببیتن لڤان دیاردێن نەشرین و یەن قێزەون هێڤیاماوە خدای مەزن بە هەمیان بپارێزد و کوردستانە مەژی هەرە پاراستی بیت و تەوا مرۆڤاتیژی ژێر چاودێریە خدای مەزندا بیت.